بەردەوامی ئەو هەڵمەتەیە کە هاوپەیمانی کوردستان بۆ پاکردنەوەی کەرکووک لە خۆڵ و خاشاک دەستی پێکردووە. هەڵمەتی پاکردنەوەکە سنووری گەڕەکانی ڕەحیما و تەپەوەڵماسی گرتوۆتەوە. تیمەکانی پاکردنەوە کاری پاکردنەوە بۆ هەڵگرتنەوەی خۆڵ و خاشاک ئەنجام دەدەن. درێژە پێدەری ئەو هەڵمەتەیە کە لە نۆی مانگ ڕاگەیەنە دواییەوە کە قوباد وەکسەر و بلیستی هاوپەیمانی کوردستان هاتە شاری کەرکووک بڕیار دراکەوە ئەم هەڵمەتە دەست پێ بکات. ئەمڕۆ بۆ درێژەی ئەو هەڵمەتە لە شارێ لە سنووری ڕەحیماوە دەستمان پێکردووە. وەکو هاوپەیمانی کوردستان جەخت دەکەین و کە تیمێکی بەقووەت بنێرینە بەغدا داکۆکی بکەینە مافەکانمان و زامنکردنی بوتێکی تایبەت بۆ شارەوانی شاری کەرکووک. زۆر گرنگە ئەم هەڵمەتە بەردەوام بێت بۆی جادەکانی ئەم شارە پاکەینەوە و ژینگەیەکی جوان لە ناویان دروستکەین بۆی خەڵکانی کەرکووک سوودمەند بن لەم کەمپینە. هاوپەیمانی کوردستان مەبەستێتی ئەم شارە پاک بێ و ئەم شارە جوان بێ و بتوانین خزمەتێکی بچووکی هاوڵاتیان خۆمان بکەین. ئێمە ئەم هەڵمەتە بەس بۆ هەڵبژاردن نییە، ئێمە پێشتریش وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم هەڵمەتەمان ئەنجام داوە. نەک لەبەرەوەی ئێستا کاتی هەڵبژاردنە، لەبەرەوەی ئێمە خەمخۆری ئەم شارەین و لە ئایندەش بەردەوامە بین لە خزمەت گوزاری زیادکردنی ئەم شارە. بەڕێبەری شارەوانی کەرکووک ستایشی ئاوردانەوەی هاوپەیمانی کوردستان دەکات. باس لەوەش دەکات هەڵمەتەکەی هاوپەیمانی کوردستان هەنگاوێکی ئێرێنیە بۆ پاکردنەوەی شاری کەرکووک. زۆر پێویستمان بەو هاوکاریانەیە. دیارە لیستی هاوپەیمانی کوردستان بە سوپاسەوە سوپاسی هەموولایەن یەکەم کە بەشدار بووە لەم هەڵمەتەیە، سوپاسی شۆفێر و کرێکارەکانی شەکەم چکە ئێمە وەکو شارەوانی زۆر پێویستمان بەم هاوکاریەیە. ئەوە چەند ڕۆژێکە لە هەموو کوچە و کۆڵانەکانی شار دەستیان پێ کردووە و ماڵی هەموولایەک ئاوا بێ کە ئەمە شاری کەرکووک پێویستە هەموولایەک ئاوا دەستی هاوکاری بۆ درێژکە. وەکو وتمان زۆر پێویستمان بە هاوکاریە. هاوپەیمانی کوردستان لە ڕۆژی 9 ئەیلولەوە هەڵمەتێکی پاکردنەوەی لە گەڕەکانی کەرکووک دەست پێ کردووە. ئامانز لەو هەڵمەتە پاکشکردنەوەی ژینگەی شارەکە و هەڵگرتنەوەی و خۆڵ و خاشاکەیە کە بەهۆی نەبوونی بودجەوە توانستەکانی شارەوانی کەرکووک بۆ پاکردنەوەیان سنووردارە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.